سەبر و هۆشم ڕۆییوە غارتگەری دینم نەهات. دیدەوە کەوری بەهاران خوێن دەبارێنێ و سەدای پێکەنینی غونجەی ئەو سەبزە پڕژینم نەهات. نووسەران و ڕۆشنبیران و ئەدەبدۆستان بەخێر بێن بۆ دیداری مستەفا بەگی کوردی کە لەلایەن بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی پایتەختی ڕۆشنبیری بەڕێوە دەچێت. بەخێر بێن بۆ دیداری یەکێک لە پچکە گرنگەکانی شیعری کلاسیکی کوردی. دەستپێک لەلایەن خاتون شەیماوە وتارێک پێشەش دەکات بە ناوی بەشی ڕۆشنبیری پایتەختی سلێمانی. با بفەرمێن. بەڕێزان میوانانی عزیز، بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی پایتەختی ڕۆشنبیری بەخێرهاتنی هەموو لە یەکتان دەکەین. بەخێر بێن سەرچاو. ئێمە وەک بەشی پایتەختی ڕۆشنبیری پێمان خۆش بوو لە هەفتەی ڕۆشنبیری سلێمانیا بەشداری بکەین. هەرچەنە بەشەکەی ئێمە تازە دروستکراوەتەوە کە لە مانگی 11/2020 بە فەرمانی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و زۆر بەڕێز مامۆستا ئەیوب بەشەکەمان دروست کرایەوە. بەڵام پێمان خۆش بوو بۆ هەفتەی ڕۆشنبیری ئێمەش چالاکیەکی ئەدەبی تایبەت بەو هەفتەیە نمایش بکەین. بەڕێزان، سلێمانی جگە لەوەی کە پایتەختی ڕۆشنبیریە شاری داهێنەری ئەدەبی یونسکۆیە، بۆیە ئەم نازناوانە هەر ئاوا نەدراون بە سلێمانی. ئەکید سلێمانی شارێکی زیندووە، بەردەوام لە هەموو هۆڵەکاندا چالاکی هونەری و ئەدەبی نمایش دەکرێت کە لەم سەردەمی کۆرۆنایەدا لە زۆربەی جیهان لە زۆربەی شوێنەکان زۆربەی چالاکیەکان ڕاگیراون، بەڵام خۆشبەختانە لە سلێمانی بەردەوام کۆڕ و دیدار و چالاکی هونەری و ئەدەبی هەیە. بۆ ئەم هەفتەی سلێمانیا کە ئەمڕۆ دیداری مستەفا بەگی کوردیمان هەڵبژاردووە، ڕەنگە زۆر کەس پرسیاری ئەوەمان لێ بکەن بۆچی کوردیتان هەڵبژاردووە. ڕەنگە زۆر هۆکار هەبێ بۆ هەڵبژاردننی کوردی، بەڵام لێرەدا تەنها بە کورتی دوو خاڵباسەکەم لەبەر ئەم هەڵبژاردنانە. یەکەم، سەرەتا ناکرێت ناوی مستەفا بەگی کوردی بهێنین و ئاماژە بە قوتابخانەی بابان نەکەین، چونکە لە سایە قوتابخانەی بابانەوە زمانی کوردی و ئەدەبیاتی کوردیمان چەسپیوە و بە هەوڵ و یاخیبوونی ئەوان بووە کە ئێمە ئێستا دەتوانین بەم زمانە کوردیە بەم زارە شیرینە بەعاقەوین. وەک ئاشکرایە مستەفا بەگی کوردیش یەکێکە لە کۆڵەکانی قوتابخانەی بابان و هەر سێ شاعیر نالی و سالم و کوردی هەرێک لە لای خۆیەوە بە شێوازی جیاواز ئەم شۆڕشەیان کردووە. پێمان وایە کە لە قوتابخانەی باباندا ئەوەندەی گرنگی بە سالم و تا ڕادەیەک نالی دراوە، بەڵام کەمتر ڕووناکی خراوەتە سەر مستەفا بەگی کوردی. لەگەڵ ئەوەی کوردی بە جیاوازی لەگەڵ هاوڕێکانیدا زمانێکی ڕوون و ڕوانتری هەبووە و لەگەڵ ئەوەشدا قوڵی و ماناداری خۆی پاراستووە. ئەم زمانی مستەفا بەگە کە شەعری پێگوتووە وای کردووە ببێتە نمونەیەک بۆ شاعرانی دوای خۆی وەک ئەدیب و حەریق و هاوڕێیانی کە ئەوانیش بەم شێوە زمانە بنووسن و ئەم ڕێچکەیە بگرن و بیکەنە پێوەرێک بۆ نووسینی شعرەکانیان. ڕەنگە هۆکارێکی تر بەردەست نەبوونی دیوانی کوردی بوو بێتا ماوەیەکی زۆر کە عەلادین سوجادی پرۆفیسۆر و خەمخۆری گەورەی کورد لە ماوەی تەمەنیدا توانیوێتی دیوانەکانی نالی و سالم بە شێوەیەکی ڕێکوپێک ئامادە بکات، بەڵام تەمان ڕێگەی پێ نەدا کە کار لەسەر دیوانی کوردی بکات. بۆیە کوردی شاعیر تا کۆتاییەکانی کە لەلایەن چەند لێکۆڵەرێک و دڵسۆزی کوردەوە توانراوە دیوانەکەی ڕێک بخرێت و چاک بکرێت. و ئێستاش مامۆستا محەممەد یوسف خەریکی شەرحی نوێیە بۆ دیوانی کوردی کە لێرەوە جێی خۆیەتی کە زۆر سپاسی بکەین، هیوادارین ئەم بابەتانە زیاتر بن لەسەر کوردی شاعر. و ڕەنگە زۆر بابەتی تر هەبن کە لەسەر کوردی من لێرە نامەوێت زۆر باسی بکەم، ئەوە بۆ مامۆستا بەڕێز و لێکۆڵەرەکانی داهین کە بە وردی باسی بکەن و ئێوەش هەر پرسیارێکتان هەبێت لاتان دروست ببێت لەسەر کوردی و لەسەر ئەم بیدارە ئەتوان لە مامۆستاکانیان بکەن. دووبارە بەخێر بەم سەرچاو.
سپاس بۆ خاتی شەیما بۆ فریوی عاشقان و جەسبی دڵوا ماهیری ڕەنگە شاگردی کە میکتەر و نسمی سامی بەختی ئەو ئێستا سووتێ دەرسی سحری هێوتی واقعی بەلایە شعارم بەمەکر و ساحری کافریش ڕحمێ بەنەسیر و زەلیلی خۆی دەکا ساوە ڕحمێ بەحاڵدا ئەگەرچی کافری گەر بە خەنجەر تیکە تیکەم دێ لەسەر ڕێودا بێ دەست لە تۆ ناگرم تۆ لە خەڵکی چاکی بەڕێزان ئێستش هونەرمەند و بەهرەمەند بیلاو کاکە هیواڕێوار پارچە موسیقی پێشەش دەکات با بفەرمێت.
دەست خۆشکاکە هیوە خۆزگە دەبری هەموو دەنگە دەنگ وەرەکان دەرمۆزیکە بووە دڵگرفتاری خەمانە چاوی جانانی دەوێ لەعلی لێوی شەکرین و گەوهر ئەفشانی دەوێ حەبسی چاهی میحنەت و دەرد و غەمی تۆیە مودام بۆ شیفای دەردی خۆی وا ماچی قومانی دەوێ زەخمەکەی دڵکاریە هەرگیز عیلاجی ناکرێ وا لە گوڵزاری جەماڵت دەستە ڕەیحانی دەوێ گا بە وەسڵت دڵ فەرەح ناکە لە خەم ئازاد دەبێ مەستی جامی عوشتێکە قەت لە بارانی دەوێ بەڕێزان ئێستاش دەست بۆ چالاکیە گرنگە ئەکەین کە ئەمڕۆ بەشی ڕۆشنبیری لە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی ئامادەیان کردووە لە ڕاستیە هەڵبژاردەیەک و اختیارێکی زۆر عاقڵانە و ژیرانەیان کردووە بۆ قسەکردن لەسەر کوردی شاعیر و بەگشتی لەسەر شعری کلاسیکی کە سێ ڕۆشنبیر سێ قسە کرد لەباری شعری کلاسیکی و سێ شارەزا و سێ ئوستاز کە هەمیشە ئامادەیان هەبووە لەناو کۆڕ و گفتوگۆ و مناقەشەکانە و هەمیشە بە شێوەیەکی نوێگەرانە قسەیان کردەوە هەر جارێک لێکۆڵینەوەیکیان بابەتێکیان دەکۆڕێکیان دائانیشی بەشتی تازە ئەکەویت من دەستخۆشیان یەکەم کە ئەم سێ ئوستازیان هەڵبژاردووە کەوانش بریتین لە هەر سێ مامۆستایان تەحسین حەمە غەریب مامۆستا لێوان قادر و مامۆستا بشار کازمزانی تکایە مامۆستایان فەرمونە سەر ستەیج دەست دەکەین بە کەشەشکردنی دیبێتەکەمان باشە دەمەیە